بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێ دازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لا پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری نوێی جیاوازەوە کە ئەخوازیین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ ڕۆژتان پڕ بێ لە خێر و بەرەکەت ئینشاءڵڵا. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێکاتووە لە سێ تەوەری جیاواز کە تەوەری یەکەمیان بە میوانداریەکی تایبەت لە ڕانیەوە قسە و گفتوگۆ لەسەر گرنگی و بایەخی بەرز ڕاگررتنی مانگی مەولود دەکەین کە دەبێت چۆن ئەم مانگە بەرز ڕابگرین. ئایا تەنها بە بەخشین و بەخشینەوەی چوکلێت و بەرزڕاگررتنی مەراسیم و سازداری مەراسیم دەبێت یاخۆتنا ئێمە ئەرک و بەرپرسیارەتی ترمان دەکەوێتە سەرشان بۆ بەرزڕاگررتنی ئەم یادە پیرۆزە. تەوەری دووەمان گرنگی و بایەخی توێژینەوەی زانستی بە تایبەتی توێژینەوە پزیشکیەکان تا چەندە گرنگ و بایەخن و چەندە گرنگیان پێدراوە لە کۆمەڵگەی ئێمەدا تا چەندە هۆکارن بۆ پێشکەوتنی زانستی پزیشکی کە بیوانێکی تایبەتمان دەبێت قسە لەسەرم بابەتە دەکەین. تەوەری سێمیشمان تەوەرێکی تۆمار کراوە کە دروستکردنی شیرینی و خواردنە لەگەڵ چەند زانیاریەک و کورتەیەک لە هەواڵەکان کە بڕگەیەکی نوێی بەرنامەکەمانە و لەگەڵ لە فەیسبووکەوە لەگەڵ چەند راپۆرتێکی دیکە ئەمڕۆ بەرنامەکەتان پێشکەش دەکەین. وڵای زانوەکەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان با پێکەوە سەرنجە بخینە سەر ئەم بڕگەیە بزانین کامانن ئەو دراوانەی کە گۆڕانکاری بەسەر نرخەکەیان داهاتووە بە تایبەتی ئەوەی کە بۆ ئێمە جێگەی بایەخ و گرنگە تمەنی ئێرانی لیرەی تورکی واروەها دۆلاری ئەمریکی بە بەراورد بە دیناری عراقی با پێکەوە بینێریەوە بڕگەیەش بین. لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم ڕۆدا و لەم بەروارەدا لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان. دوانزەی یانزەی ساڵی 1940 ئیمپراتۆرەتی عوسمانی لە سەرەتای دەرکەوتنی نیشانەکانی جەنگی جیهانی یەکەمدا چوونە پاڵی خۆی بۆ سەنگەری نەمسا و ئەڵمانیا ڕاگەیاند دەست بە سوپای هاوپەیمانەکان کە ئەوەش گەورەترین هەڵی کوشندە بوو کە دەوڵەتی عوسمانی کردی و دوای تەوابوونی جەنگەکەش باجی هەڵەکەی خۆیدا و هاوپەیمانەکان ئیمپراتۆرەتی عوسمانیان لاواز کرد و پاشتر بەرەو لاوازبوونیان برد کە نیکۆلای قەیسەری ڕووس ئاماژەی بەوە دەکرد کە دەوڵەتی عوسمانی وەک پیاوێکی پیر و نەخۆشی لێهاتووە و پێویستە دەوڵەتە هاوپەیمانەکانی وەک رووسیا و فەڕەنسا و بەریتانیا مڵکەکانی وەک میرات لە نێو خۆیاندا دابەش بکەن.
12 ساڵی 1920 دوورخستنەوەی سەرۆکی حیزبی شوعی سۆڤێتی لیۆن ترۆتسکی لە حیزبەکەی بەهۆی ململانەی لەگەڵ جۆزێف ستالینی سەرۆکی رووسیا لە سەردەسەڵات. 12 ساڵی 1933 لە دایکبوونی جەلال تاڵەبانی سەرۆکی حوتەمی کۆماری عێراق لە نێوان 2005 تا 2007 دوورکەوتنەوەی لە پۆستەکەی بەهۆی نەخۆشیەوە. جەلال تاڵەبانی ناوی تەواوی جەلال حیسامەدین نوورۆڵا نووریە و لە شاری کۆیا هاتووتە دنیاوە. هەڵگیرسێنەرەوەی شۆڕشی نوێی کووردە لە ساڵی 1975 دژی حکومەتی عێراق و پاشەرەسێنانی شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مەلا مستەفای بارزانی. 12 ساڵی 1936 کۆچی دوایی شاعری نەتەوەیی ناوداری کورد و کەسایەتی و سیاسی کورد حەمدی ساحێب قڕان لە تەمەنی 60 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە گۆڕستانی سەیوان. ناوبراو لە بنەماڵەی ساحێب قڕانەکانی سلێمانی و لەگەڵ مستەفا بەگی ساحێب قڕان و مستەفا بەگی کوردی و سالم خزمایەتی نزیکیان هەیە. حەمدی کەسایەتێکی لێزان و شاعرێکی پەیامدار بوو و دوای دەستگیرکردنی لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە کوردستان بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ دەیەڵێت و کاتێک شێخ مەحموودی حەفید لە هیندستانەوە دێتەوە بۆ سلێمانی حەمدیش دەگەڕێتەوە و دەبێتە هاوکارێکی باشی شێخی حەفید. حەمدی ساحێب قڕان ماوەیەک لە کابینەی حکوومەتەکەی شێخی حەفیدا دەبێتە وەزیر و هەمیشە ڕێنمایی و بەرچاوڕوونی دەدات بە شێخی حەفید. 12 ساڵی 1948 لە دایکبوونی ئایەتوڵڵا حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری حوتەمی ئێران لە شاری سەرخەی ئێران و لە ئێستادا بە تەندروستێکی باشەوە 71 ساڵ تەمەنیەتی. سەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گرنگی بەرزڕاگرتنی مانگی مەولود. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە ڕاستەخۆ دەچینە ڕانیە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد شاڵی زانای ئاینی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێت. ئەم مانگەت لێ پیرۆز بێت لە تۆ لە تەواوی بینەرانی عزیز. ئەگەر لێەوە دەست پێ بکەین تا چەندە یا ئەوەی کە گرنگە بۆ ئێمەی موسڵمان کە ئەنجامی بدەین لەم مانگەیە چی و چی؟ ئایا تەنها بەخشینەوەی چوکلێت و نوقڵ و شیرینیە و سازدانی مەراسیمە یاخود نا ئێمە ئەرک و بەرپرسیارەتی دیکەمان لەسەر شانە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين محمد رسول الله صلى الله عليه وسلم. دوای سوپاس تایش بۆ خوای تبارک وتعالى و درود و صلوات بۆ سەرجیانی پێغەمبەری خۆشەویستمان عليه الصلاة والسلام. سڵاو لە بەڕیزشتان بێت و لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا دەمەوێ بڵێم داواکارم لە خوای تەبارەک وتعالە بە ناوە جوانەکانی بە سیفەتە بەرزەکانی ئەم مانگە و هەموو مانگەکانی دیکەی کە بەسەر موسڵماناندا دێ ببێتە مایەی سەربەرزی و خۆشحاڵی موسڵمانان، هەمیشە موسڵمانان سەربەرز و سەرکەوتوو بن. دەربارەی مەسەلەی ئەو مانگە پیرۆزە دیارە معلومی جەنابتە ئەو مانگە مانجی لە دایکبوونی پێغەمبەری خۆشەویستمانە عەلەیهی سەڵات وسەلام. مانجی لە دایکبوونی پێغەمبەر ئەگەر سەیرێکی بکەین لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە، ئایا بەڕاستی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی گەورە و گرنگە تەمەنی پێغەمبەری خوا دەبێ موسڵمانان چۆناوچۆنی سەیری بکەن. دەبێ یەکێک لەو شتە گرنگانەی کە لە قورئانی پیرۆزدا خوای تەبارەک وتعالە باسی کردووە، دائیمە شتە گرنگەکان خوای میهرەبان سوێندیان پێدەخوات. یەکێک لەو سوێندانەی کە خوای گەورە سوێندی پێخواردووە تەمەنی پێغەمبەری خۆشەویستمانە عەلەیهی سەڵات وسەلام. خوای گەورە دەفەرمێ لەعەمڕوکە ئینەهم لەفی سەکرەتیهم یەعمەهون. لێرە خوای گەورە سوێند بە تەمەنی پێغەمبەری خوا دەخوات کە دەفەرمێ بەڕاستی ئەو کەسانەی کە پشت لە دینی خوا دەکەن، ئەو کەسانەی بەدووی تۆ ناکەون و ئەو کەسانەی دینی خوایان خۆش ناوێ، ئەوانە هەمیش لە سەرگەردانی و وەکو چۆن کەسێکی سەکران، کەسێکی سەرخۆش کە خۆی سەرخۆش دەکات و بێئاگایە لە دنیا، دەفەرمێ سوێن بێ بە تەمەنی پاچی تۆ ئەو خەڵکانە ئاوا سەرگەردان و بەڕاستی بێمەئەوا و بێسەڵان. جا بۆیە
ئەو مانگە کە مانجی لە دایکبوونی پێغەمبەری خۆشەویستمانە ئێمە پێویستە بەڕاستی ئەوەی کە خوا چۆن باسی پێغەمبەری کردووە ئێمەش ئاوا باسی بکەین وەخوای گەورە چ فەرمانیشی بە ئێمە کردووە کە ئێمە چۆن ناوچۆین لە خزمەت پێغەمبەر دابین ئاوا لە خزمەت ژیانی پێغەمبەری خۆشەویستمان دابین بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ مەسەلەی خۆشحاڵی دەربڕین مەسەلەی تەوزعیکردنی خواردن لەو ڕۆژەدا وەکو لە کوردەواری خۆماندا شتێک هەیە تەماشا دەکەین ئێمە بۆ منداڵێک کە دەمان بێت گوێزەبانەی بۆ دەبەخشینەوە لەو ڕۆژەدا شیرنی بۆ دەبەخشینەوە لەو ڕۆژەدا وەلیمەی بۆ دەکەین و قوربانی چۆن دەڵێ حیوانی بۆ سەر دەبڕی بەڕاستی پێغەمبەری خۆشەویستمان زۆر لەوە بێگومان شایەنترە ئەو تەخوای تەبارەک وتەعالە دەربارەی پێغەمبەری خۆشەویستمان و دەربارەی گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەی پێغەمبەر ئەتۆ ئێمە تۆمان چۆن ناردووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین لەوانەیە ئێستا زۆر لە مسلمانان یان خەڵکێک بڵێ جا مامۆستاخەوە شیعاری سەرزاری هەموو خەڵکە لە ئێستادا هەموو کەسەر دەڵێ ئەو ئاەتەی دەڵێتەوە بەڵام بەڕاستی ئێمە ئەو ئاەتانە کە مسلمانان دەیڵێنەوە پێویستە شیعاری سەرجەم سەرزاری زمانی مسلمانان بێت بۆ چونکە بەڕاست دەڵێ ئێمە کە پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی پێغەمبەر بێ ئێمە بەرگەڕەبوومان دەخوا ئێمە دڵمان لە نێو یەکتردا دەکرد ئێمە کچەکانمان بەسان دەکردن بەڕاستی ئەو بەرەکەتەی کە ئێستا دەیبینی لە سەرجەم لەناو سەرجەم مسلماناندا ئەو بەرەکەتەیە کە خوای تەبارەک وتەعالە لە لای نەجاشی باسی پێغەمبەر دەکا دەڵێ ئێمە کە پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وسەلام شێوەیە ڕێز بە پێغەمبەری خوا بگری و پێغەمبەری خوا نەسهەر لە ڕۆژێک و دوو ڕۆژدا بەڵکو ئێمە ژیانمان سەرجەم دەبێ دەبێ خۆشەویستمان بۆی داڕێت زۆر باشە کەواتە مامۆستا ئێمە چی بکەین کە هەست بە خۆشەویستی پێغەمبەری ئازیزمان بکەین یاخود هەموو ڕەوشت و ئاکارەکانی لە خۆماندا ڕنگدانەوەی هەبێت بە تایبەت چی وامان لێ بکات کە ئێمە ئەو ڕقوقینەی کە هەمانە بەرامبەر بە هەندێک کەس لە دڵماندا نەمێنێت ئێمە ئەبێت چۆن هەست بەو خۆشەویستیە بکەین چۆن ئەو ئاکار و ڕەوشتانە لە خۆماندا ڕنگدانەوەی هەبێت بەڵێ دیارە گومانی تێدانیە ئێمە لەو ڕۆژانە تەبیعی هەندێک دەرس هەبوون باسی ئەزمون بوو ئێمە ئەزمون لە شەخسەکان وەرگرین بەڕاستی من سەرەتا باسی ئەوم کرد گوتم ئەگەر کەسێک بێوێ ئەزمون وەرگرێ و ئەزمون لە ژیانی خۆیدا وەربگرێ پێویستە ئەزمون لە ژیانی پێغەمبەری خۆشەویستمان وەربگرێ ئەوەندە بەسە کە خوای تەبارەک وتەعالە لە وەسفی پێغەمبەردا لە وەسفی پێغەمبەری خوادا دەفەرمێ چی دەفەرمێ دوای کۆمەڵێک سوێن کە دەفەرمێ نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون وما أنت بنعمة ربك من مجنون وإنك لعلى خلق عظيم دەفەرمێ بەڕاستی تۆ دوای کۆمەڵێک سوێندی گرنگ کە باسی قەڵەم و دێر و خەت و ئەوانە دەکات کە معلومی جەنابتانە ئیمڕۆ بەڕاستی سەرکەوتن و سەرفرازی هەمووی بەهۆی چێوەیە بەهۆی قەزایی خوێندن و عیلم و زانیاریەوەیە دەفەرمێ بەڕاستی ئەتۆ لەسەر باشترین ڕەوشت و جوانترین ڕەوشتی پێغەمبەری خوا گەورەترین ڕەوشتی هەبووە ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ئێمە سەیری بکەین پێغەمبەری خۆشەویستمان تەنانەت دەفەرمێ ڕۆژی ڕۆژان جەنازەیەکیان بەلادا تێپەڕاند کە جوولەکەیەک بوو پێغەمبەری خوا پەکوویەکی بۆ کرد گوتی ئاخ حەیف بەڕاستی لە دەستم چوو لە باتی ئەوەی کە ئێستا لەوانەیە زۆر لە مسلمانان لەبەر ئەوەی کە وەک پێویست شارەزای ئەو ئیسلامە جوانە نین ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوانین لەوانەیە جوولەکەیەک بمرێ ئێمە هەزار ئۆخەی بۆ بکەین دوعای جەهەنەمی لێ بکەین دوعای چۆن دەڵێ سەرنگرێبوونی لێ بکەین بەڵام پێغەمبەری خوا دەی فەرموو بەڕاستی لە دەستم چوو فەرمویان چیە ئەی پێغەمبەری خوا وتی لە دەستم چوو بەڕاستی ئیمانی نەهێنا بەداخەوە بە بێبڕوایی چوە گەڕایەوە بەر قاپی خوای تەبارەک وتەعالە پێغەمبەری خۆشەویستمان بەفعلی خەمی خەڵکی بووە پێغەمبەری خۆشەویستمان ئەوە تا یەکێک لە جیرانەکانی یەکێک لە جیرانەکانی کاتێکە منداڵێکی جوولەکە خەریکی وەفاتکردنا پێغەمبەری خۆشەویستمان دەچێت بۆ لای پێی دەفەرمێ یا غولام ئەی غوڵام مسلمان بە ئیمان بێنە پێغەمبەری خۆشەویستمان بەڕاستی هەمیشە ئەخلاق و ڕەوشتی لەگەڵ هەموو ئەو کەسانی کە لە دەوروبەریدا ژیاون بە ئەو پەڕی جوانی و بە ئەو پەڕی بەڕاستی ڕازاوی بووە بەڕێزەکانم زۆر باشە ماوەسەگیان کاتێکە لەم مانگە پیرۆزەدا سیر دەکەین
ئێمەی مسلمانی کورد بە چەند شێوازێک ئەم مانگە بەرز ڕادەگرین کە یەکێک لەوانە سازکردنی مەراسیمەکە مەراسیمە ڕەنگە بۆ کاتژمێرێک دوو کاتژمێر بە جۆرە لە جۆرەکان سۆز و عاتیفەی زیاترمان بجوڵێنرێ یاخود خۆشەویستیەکەمان لەو دوو کاتژمێرەیە بیرێکی قۆڵی لێ بکەینەوە بۆ مەراسیمەی کە ساز کراوە بچینەوە ناو خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت و کانی کارمان لەسەر بکار ڕەنگە تا هەفتەیەک تا دوو هەفتە بەڵام یاخود دابشکردنی شیرینی و نقڵ بەو نیەتەوە کە ڕەنگە خێرێکمان دەستکەوێت لای خوای گەورە بەڵام کاریگەریەکەشی ڕەنگە دووسێ ڕۆژ بێت چی بکرێت لەم مانگەیە کە کاریگەریەکەی لە ناو ناخمانە زیاتر ڕنگ بداتەوە لەسەر کردەوەشمان زیاتر ڕنگ بداتەوە کە بۆ هەمیشەیی بێ بڕیاردانەکەی لە نمونە لە یەکێک لە مەراسیمەکانی هاوسەرگیری یامارەکردندا لەم شارەدا دابشکردنی کتێب بوو بە ژیاننامەی پێغەمبەر بوو دابش کرا کە ئەمە بۆ خۆی باشە چکە کتێبەکە بچێتە هەر ماڵێکەوە 2000 هەر دەمێنێتەوە جیاوازە لەوەی کە مەراسیمێک دوو کاتژمێرە خەڵکێک دێت و دەڕواتەوە کۆتایی پێدێنێ بەڵام لەولاوە لەم مەراسیمی شەکرا خواردنەوەیدا کتێبێک دابش دەکرێت کە ژیاننامەی پێغەمبەرەوە سوودێکی باشی هەیە کتێبیش کە لە هەر کاتێک لە ماڵا داینەی بۆ چەند ساڵێکیش بێ هەر نافۆتی ڕەنگە یەکێک ڕۆژێک ئیستفادەی لێ بکەوە بیکاتەوە چی بکەین بۆ یەکەمە لە مانگە پیرۆزە داوای کەماوە کارانێک ئەنجام بدەین کە کاریگەریەکەی بەردەوامی هەبێ نەکتەنا بۆ ماوەیەکی کاتی بێت. بەڵێ وڵا بێگومان ئەو شتانی کە جەنابەت باس کرد لە مەسەلەی کتێبە لە مەسەلەی پۆستەراتی بەڵام جوان و وابێ بەهێز بێ بمێنێتەوە بەڕاستی بۆی کە ئەو پۆستەراتانە کە معلومی جەنابتانە کە ناوی پێغەمبەری خۆشەویستمان لێ نووسراوە یان کۆمەڵێک شعر و هۆدراوەی جوانی لێ نووسراوە یان بۆ نمونە کتێبی شعر لەسەر پێغەمبەری خوا بڵاو بکرێتەوە یان بۆ نمونە لەو ڕۆژانەدا هەر کەسێک کە منداڵی پەیدا دەبێت منداڵەکانی بەناو پێغەمبەری خوا بکات بەناو محەممەد بێ ئەحمەد بێ یاسین بێ تاها بێ هەموو ئەو ناوانە بەڕاستی دەبێتە مای ئەوەی کە ئەم یادە لە ناو خەڵکدا بمێنێتەوە بەڵام لە هەموو شتێک گرنگتر بەڕاستی بۆ ئەوەی کە هەمیشە ئینسان یادی پێغەمبەری خوای لە یاد بێت یەکێک لەو شتانە بریتیە لە چی معلومی جەنابتانە خوای تبارەک وتعالى لە یەکێک لە ئاەتەکاندا دەفەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما بەڕاستی من یەکێک لە وتارەکانمدا گوتم مسلمانان با ئێمەش بینە ناو ئەو کۆرسەوە کە دوو کەسی زۆر گرنگ دوو کەسی زۆر پایە بەرز کە یەکیان پەروەردگارە دووەمیش مەلائیکەتەکانن کۆرسی سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا لێ دەدەنەوە ئەی مسلمانان ئێوەش بەردەوام سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا لێ بدەن عەلەیهی سەڵات وسەلام اینجا بەڕاستی ئێمە لە ژیانماندا ئەگەر بمانەوێ بەردەوام یادی پێغەمبەری خۆشەویستمان بکەین پێویستە لە ماڵەکانی ئێمەدا یەکێک لە کتێبەکانمان کتێبی سیرە بێت و یەکێک لە ناوەکان ناوی منداڵەکانمان بێت و یەکێک لە شیعارەکانمان سەڵاوەتدان بێت لەسەر پێغەمبەری خوا و یەک دیکە لە شیعارەکانمان بریتیە بێت لە زیندووکردنەوەی سنەتەکانی پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وسەلام وەکو خوای تبارك وتعالى دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم بەڕاستی خوا بە مەرزی داناوە کەسانێک هەن کە زۆر دیعای ئەوە دەکەن بەڵێ ئێمە خوامان خۆش دەوێ ئێمە لە خزمەت دینی خواداین بەڵام خوا خۆشویستون لە خزمەت دینی خوادا بوون تەنها بەوە دەبێ ئێمە ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمان بگرین لە هەموو ڕەوشتەکانیدا نەک تەنها لە هەندێک شتدا بەڵێ ئێستا مە لەوانەیە زۆر عادات هەبێت زۆر عادات هەبێت لە ناو میلەتی کووردا یان لە ناو میلەتەکانی دیکەدا عاداتن بەڕاستی ماونەوە بەڵام ئینسانی مسلمان دەبێت کاتێک کە سنەتیشی پێغەمبەر لەوەیە پێویستە ئەوە جێبەجێ بکا کە پێغەمبەری خوا کردوێتی خوای تبارك وتعالى لوصفی ئەو پێغەمبەرەدا لەبەر گەورەی ئەو پێغەمبەر دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم بەڕاستی ئینسان کاتێک کە گوێی لە ناوی لە ناوەکانی پێغەمبەری خۆشەویستمان دەبێت و کاتێک کە بەڕاستی قسەیەک دەکات پێویستە قسەکەی بەو شێوەیە بێ کە خوا و پێغەمبەر پێیان خۆشە نە غیرەتی پێش پێغەمبەری خواخە نە چۆن دەڵێی ئەو تەعەسوب و شتەی کە هەیەی بەڕاستی هەموو ئەو شتانە فرێدا بێتەوە سەر ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمان بەفعلی ئەم شتانەی کە دەکرێن لەم ڕۆژانەدا گومانی تێدانە هەمووی شتی بەسوودن هەمووی قازانجن بەڵام هەر یەکەیان بە ئەندازەیەک ئەوەشمان لەبیر نەچێ پێغەمبەری خۆشەویستمان لە فەرمودەیەکدا باسی ئەوە دەکات دەفەرمێ باسی دەکەن باسی پێغەمبەر دەفەرمێ پێغەمبەری خوا لە ڕەمەزاناندا بۆ نمونە وەک بای شەماڵ وابوو بە هەموو لایەندا دەیبەخشی بەڵێ لەوانەیە ئێستا بڵێن باشە بۆ باسی ڕەمەزان دەکەی لێرەدا چونکە ئەم مانگەش مانجی مەولودە بێگومان ئەو مناسەبەتانە دەبێت لە کاتی خۆیدا
زیاتر ئیحتیمامیان پێ بدرێ بۆیە ئێمە بەڵێشتی باشە کە هەندێک شت بمێنێتەوە بەڵام ئەو ماگە گومانی تێدا نیە مسلمانان هەر بە تەبیعی زیاتر ئیحتیمامی پێدەن جێی خۆشێتی بەڕاستی چۆن دەڵێ هەرچەند واجب نییە ئێمە لەو مانگەدا شیرنی تەوزیعکەین و چۆن دەڵێ ئاهەنگ و شادی بجێڕین بەڵام ئەگەر دروست بێ بڵێم وەکو واجبی وەقت وایە لەم کاتەیدا ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە زۆر یادی پێغەمبەری خوا بکەین و ئەو شەحنەی کە لەم کاتەدا زەرورە بخرێتە سەرمان کە شەحنی خۆشەویستی پێغەمبەری خوایە بۆی بەردەوام بێت و بمێنێتەوە بەڕاستی هەموو ئەو شتانە خزمەت بە ژیانی پێغەمبەری خوا دەکەن و خزمەت بە ئێمە دەکەن و خزمەت بە کۆمەڵگەی کوردەواری دەکەن. زۆر باشە مامۆستا بەڵام لە ئێستادا کەسانێکن کە ڕێبازی پێغەمبەریان گرتووە و هەروە سنەتەکانی بە بەردەوامی جێبەجێ ئەەکەن و بەردەوام سەڵاوات لەسەر جانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەنێرن بەڵام لە هەمان کادا دەبینین کە هیچ کار و کردەوەیەک یاخود ئاکار و ڕەوشتێکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت تیاندا ڕنگ ناداتەوە هیچ کار بەکار و کردەوەکانی ناکەن ڕقوقینە زۆرە بەرامبەریان بوختان بەرامبەر بە یەک دەکەن ڕازگۆنین لەگەڵ یەکترا ڕەوشتی جوان بەرامبەر بە یەکتر بەکار نایەنن هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە لە کاتێکە کە بە بەردەوامیش ڕێبازی پێغەمبەریان گرتو و سنەتەکانیشی زیندوو دەکەنەوە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ وەڵا بەڕێی من تەنها ئیشی ئەوەیە کە مسلمانان بە شمولی ئیسلامیان وەرنەگرتووە من نمونەیەک بێنمەوە مامۆستایەکی بەڕێز لەگەڵ مامۆستایەک دیارە قسەیەکی کردبوو ڕۆژی ڕۆژان قسەیان کردبوون مامۆستایەکە گوتووی وەڵا خەڵک کاکە خەڵک مسلمان نییە و خەڵک بەڕاستی ئیسلامی خۆش نابێ و گوتبووی بۆ ئەتۆ بە چ شتێک بە شێوایەک وا دەڵێ گوتووی من ڕۆژێک لە ڕۆژان منکەرێک هەبووە کارێکی خراپ هەبووە گوتومە یاڵا مام حاجەکان با بڕۆین ئەو کارە خراپەی لەو خەڵکەی تەرکەین ینی ئەمر بە معروف و نەهی لە منکەر بکەین دەڵێ گوتی مامۆستا یەک کەس لەگەڵم نەهات یان کە چوین لەوێ قسەی زۆریان پێگوتین کەس لەسەرم بە جواب نەبوو ئەویش گوتی کاکە مامۆستا آخر خۆوە ئەتۆ پێ دوایە خەتای خەڵکەیە گوتی ئەی ئیشی چییە گوتی مامۆستا ئەتۆ فێری چت کردوون خەڵکەکە لە ئەوەی لەگەڵتدان دەبێ ئەتۆ فێری نوێژان کردوون مام حاجی لە نوێژدا لە سەفی یەکەمە باسی ڕۆژوان لەگەڵ کردو ڕۆژووی گرتون باسی سەڵاوەت لەگەڵ کردووە سەڵاوات لێ دەدا لەسەر پێغەمبەری خوا بەڵام باسی ئەوەت نەکردووە کە بەڕاستی یعنی ئینسان پێویستە بەلاغی موبین ئەوەی کە خوا بە پێغەمبەردا ناردوێتی بە جوانترین شێوە بە خەڵکی ڕابگەێنێ وەکو خوا گەورە دەفەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة یان خوا بە پێغەمبەر دەفەرمێ ئەوەی کە بۆت هاتووە بلغ ما أنزل إليك فإن لم تفعل فما بلغت رسالته دەفەرمێ ئەی پێغەمبەر ئەوەی بۆ هاتووە دای بەزێنە بە خەڵکی بڵێ ئەگەر نەیڵێ ئەوە ریسالەتی خوای تەبارەک وتعالە بە تەواوەتی نەگەاندووە ئەوە هەڕەشەیەکە بۆ سەر پێغەمبەری خوا یەکەم ئەم پێم وایە دەبێ مسلمانان دەبێ بانخوازەکان دەبێ مامۆستایانی سەر مینبەر کاتی دەچنە سەر مینبەر یان بانخوازێک پێی وانە بێ ئەمە بەرنامەیەکە و لە کۆڵ خۆی دەکاتەوە یان وتارێکە و لە کۆڵ خۆی بکاتەوە یان پێی وا بێمە ئەرچێکە لە بەرامبەر مەعاشێکدا وەری ینی جێبەجێی دەکات و کۆتایی پێت نەخێر ئەم پێم وایە دەبێ ئەم بەبی خۆیەوەیە ئەمیش ئەوە بزانێەوە پەیامێکە پەیامی خوایە دەگێرێ بە خەڵک بە جوانترین شێوە ئەوەی کە هەیە بەڕاستی بە خەڵکی بگێرێ ئەم پێم وایە کەمکوڕێت بڵێ نەڕێ سەر مینبەر یان بانخوازێک کە خەڵک گوێی لێ دەگرێ بەڕاستی لە پێشدا ئەو قسانەی کە دەیکات لە پێشدا بۆ خۆی بیکات واتە بزانێت چەندە تەسیری بەسەر دڵ و دەرونی خۆیەوەیە دووەمیش ئەوە بزانێەوە پەیامێکە پەیامی خوایە بە خەڵک بە جوانترین شێوە ئەوەی کە هەیە بەڕاستی بە خەڵکی بگەێنێ ئەم پێم وایە کەمکوڕیەک بڵێ و نەڵێ بەدەست خۆم نییە من ژیانی پێغەمبەری خوای وەرگرتووە کە لایانی بەخشینەوەی شیرینیە لایانی سەڵاوەت زۆر باشە مامۆستا کە بانخواز یعنی ئێستا تەماشا دەکەیت لە بانخوازەکانیشدا هەندێک خەڵک کاریگەری زیاترە لە هەندێکان بۆچی زۆر باشە کە بەڕاستی ئەوانەی کە کاریگەریان زیاترە بۆ خۆیان لە ژیانی خۆیاندا جوانتر ئەو ئیسلامیان جێبەجێ کردووە بەڵام پێم وایە زۆر باشە مامۆستا دەبینین لە یادی مەولوددا دەبینین لە یادی مەولوددا زۆر جار هەندێک خەڵکی جیاواز پێویستە ئینسانی مسلمان بەبێ گومان ئەگەر خوا نەخواستە ئینسان وا بێت لەگەڵ پێغەمبەری خوادا ئەوەی کە پێغەمبەری خوا پێی فەرموو مامۆستاگەر گوێت لە من بێت دەبینین لە مانگی مەولود و لە مەراسیمەکاندا خەڵکێکی جیاواز بەشداری دەکات لە بەرزڕاگرتنی ئەم یادە پیرۆزە وە ڕەنگە ئەم خەڵکە لە دنیایەکەدا شوێن بەرنمەیەک کەوتبێت کە بەرنمەکەی ئەگەر بەسەراحەت من بیڵێم ئەلمانی بێت
ئایا ئێمە چی بکەین بۆی کە لەم مانگەی پیرۆزەدا و خەڵکانە بە هوشیار بێنەوە تۆ کە هاتوویتە سەر شەقام هاتووی بەشداری مەراسیمێکی ئاینیت کردووە هاتووی نقڵ و چوکلێت و شیرینی و ئەمانە دەبەخشیتەوە لە پێنا و فەخری کاینات محەممەد درودی خوای لەسەر بێت دەبێت ئەوەش بزانی کە محەممەد چی دەوێت لێمان لە کاتێکە ئەم تاکە ئایا لەبەر بەرژەوەندی موچەیەکە یاخود لەبەر بەرژەوەندیەکی شخصی دیکەیە یاخود نەزانانەیە لە دنیاکەدا شوێن بەرنمەیە کەوتووە کە بەرنمەیەکی دەرەوەی بازنەی ئیسلامەوە بەرنمەیەکی ئەلمانیە چۆن دەبێم تاکە بە وشیار بێنینەوە بۆی کە بیر بکاتەوە کە ڕێبازی محەممەدی و محەممەد درودی خوای لەسەر بێت ئەمەی لێ ناوێت. بەڵام سەرەتا باسی ئەوە دەکەم دەڵێم جارێ کێڕوانینی ئێمە لە بەرامبەر ئەو کەسانە چۆن بێت ئەوە هیچ مەسلەی معلومی جەنابتانە چه علمانیەتە چه هەر بەرنامەیەش دیکەی دەستکردا خوای تەبارەک و تەعالە بەبێ گومان ئەوە دیارە کە قبوڵی نییە غەیری بەرنامەی خوای گەورەی قبوڵ نییە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئێمە پێویستە تێڕوانینی ئێمە بۆ خەڵکە چۆن بێت جاری یەکەم ئێمە وەکو گوتمان خوای تەبارەک و تەعالە بە پێغەمبەر دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین پێغەمبەر ڕەحمەتە بۆ هەموو خەڵکی دووەم بەڕاستی ئێمە کە ئاوا پابندین بە ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە وەکو ئەوەی کە چۆن پێغەمبەرمان خۆش دەوێ ئاواش دەمانەوێت لەسەر بەرنمەکەشی بڕۆین ئاوا لە غەیری بەرنمەی خوای گەورە هیچ دیکەمان قبوڵ نییە ئایا چۆن ئەمە شیرنایەتی ئەم بەرنمەیە بخەینە ناو دڵی خەڵکیشەوە یان چۆن ئەو خەڵکە هۆشیار بکەینەوە بێگومان پێویستە ئێمە بانخوازان بە تایبەتی خەڵکی ئیسلامی بە فعلی ئەو خەڵکە بێت لەسەر ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمان بێ لە مەعاملەی ڕۆژانەماندا لە سەلام و کەلامماندا لە جیرانەتیماندا لە نەرمونیانی و ڕەحم و سۆز و میهرەبانیماندا لە هەموو ئەو شتانە جارێ ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ بکەین اینجا بەڕاستی خەڵک کاتێککە ئێمە ماڵی مسلمانان ماڵێکی ڕۆشن بێت ماڵێکی ئاوەدان بێت ماڵێکی پڕ خێر و بەرەکەت بێت ئەم پێم وایە بەبێ گومان خەڵک ئەگەر بۆ تاخیرم کرد لە چۆن دەڵی لە ڕیزیش نەوەستێ بە دڵنیایی دڵی لەگەڵتدایە و ئەو خەڵکە ئێمە شانازی بکەین بەوەی کە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وسەلام هێندە گەورەیە پێغەمبەری خوا هێندە گەورەیە پێغەمبەری خوا هێندە ئازیزە خەڵکێک کە خۆی پێ عەلمانیشە خەڵکێک کە چۆن دەڵی لە کۆمەڵێک شتدا بەداخەوە کە هەست بەخۆی ناکە خزمەتی عەرەقی خوێنی ماندووبوونی شەو نخوونی دەچێتە باخەڵی شتێکی دیکەوە کە خزمەت بە دینی پێغەمبەری خوا ناکە بە ڕێبازی پێغەمبەری خوا ناکە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی پێغەمبەر هێندە گەورەیە چۆتە ناو دڵی ئەویشەوە و ئێمە بەڕاستی پێویستە ئەو دڵانە ئەم پێم وانی ئەو دڵانە بە یەکجاری مردبن تەنها ئاوەڕشێنێکیان دەوێت تەنها بە خەبەرهێنانیان دەوێت و بەڕاستی ئێمە ناومید نەبین لە خەڵک من بەڕاستی لێت ناشێرمەوە زۆر دڵم بەوە خۆشە کە موسڵمانان ئاوا لەو ڕۆژەدا کۆ دەبنەوە بۆ یادی پێغەمبەری خۆشەویستمان ئەم دڵنیام ئەو خەڵکی کە هاتوتە سەر ئەو جادانە هەمویان بۆ نەهاتون بە بەرنامەی بڵێ بە بەرنامەی خەڵکی ئەلمانی هاتبن ئەم دڵنیام پێغەمبەری خۆیان خۆش دەوێ و دڵنیام کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم حەقە ئیشەڵا دەگەڕێتەوە بۆ مسلمانان و مسلمانان چۆن ینی لە سەڵاواتدانیان لەسەر پێغەمبەر سەڵاواتی لێدەن بە دڵنیایی ڕۆژێک دێ کە مسلمانان لە هەموو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد شاڵی زانای ئاینی لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکەت کە لەگەڵمانەوەی مامۆستاجان بینەرانی عزیز دیارەوە کاماژەم پێکرد بڕگەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ زیادکردنی کورتێک لە هەواڵەکە ڕنگەکانی ڕۆژە کە لە پاش ئەم ناوبڕە هاوکارم شەیدا پێشکەشتان دەکات. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرگەی هەواڵەکان سەرنجتان بۆ چەند هەواڵەیەک ڕادەکێشین ڕوونکردنەوەیەک لە دیجیتال میدیای پەیامەوە
خوێنەرانی دیجیتال و میدیای پەیام و هاوڵاتیانی کوردستان و سەرجەمدام و دەستگاکان ئاگادار دەکەینەوە چەندین لاپەڕە و ئەکاونتێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناوی کەناڵی ئاسمانی پەیام دروست کراوە هەندێک کات بابەتی نەشیا و پێچەوانەی نەهجی کارکردنی ئێمە بڵاو دەکرێتەوە کە یەک ناگرنەوە لەگەڵ بنەمای کارکردنی ئێمەدا لە ماوەی ڕابردووشدا چەندین کەس و لایەن بۆ مەبەستە پەیوەندیان پێوە کردوین بۆیە با پێویستمان زانی ئەم ڕوونکردنەوەیە بڵاو بکەینەوە. کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک خاوەنی لاپەڕەی پەیام تیڤی لەلایەن کۆمپانیایەوە با فەرمی ناسێنراوە. هەروەها لاپەڕەی پەیام سپۆرت HD کە تایبەتە بە بەشی وەرزشی کەناڵەکە. بۆیە لێرەوە بۆ ڕایگشتی ڕادەگەێنین جگە لەو لاپەڕانەی لاسەرەوە ئاماژەمان پێکردوون خاوەنی هیچ ئەکاوند و پەیجێکی تر نین. لە شاری سلێمانی گەڕێکێک دەبێتە سەنتەرێکی بازرگانی گەورە. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ڕایگەیاندکە لە ئایندەدا گەڕێکی شێخان دەبێتە سەنتەرێکی بازرگانی گەورە و ئەو خانوانشی کە شێوازی کەلەپوریان پێوە ماوە لەسەر شێوە بنەڕەتیەکەیان نۆژەن دەکرێنەوە. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ڕوونکردنەوەیکی بڵاو کردە و ڕایگەیاند گەڕێکی شێخان کە دەکەوێتە بەرامبەر دادگای کۆنی سلێمانی لە ساڵەکانی 1970 کاری ئیستیملاکی بۆ کراوە بۆ ئەوەی بکرێتە سەنتەرێکی بازرگانی. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی باسیشی لەوە کردووە بەهۆی بارودۆخی و کاتی وڵات کە لە جەنگدا بوو پرۆژەکە جێبەجێ نەکراوە خانوەکانیش دران با کارمەندانی شارەوانی سلێمانی بە شێوەی کرێکی شارەوانی. ئاماژەشی بەوەدا کە بەڵام بۆی خراپی و کۆنی خانوەکانی دانیشتوانی ئەو خانوانە داوایان کرد لە بەرامبەر چۆڵکردنی خانوەکانیان پارچەیەک زەویان پێ بدرێت بۆ مەبەستە شارەوانی سلێمانی 56 پارچە زەوی با شێوەی تیر و پشک دابش کرد. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی جەخت لەوە دەکاتەوە کە ئەو گەڕەکە لە ئایندەدا دەبێتە سەنتەرێکی بازرگانی گەورە. ئەو خانوانشی کە شێوازی کەلەپوریان پێوە ماوە لەسەر شێوە بنەڕەتیەکەیان نۆژەن دەکرێنەوە لە ناو سەنتەری بازاڕەکەدا وەک مۆزەخانە و هەندێکیان وەک گازینە و چێشتخانە بە شێوازە کۆنەکەی خۆیان بەکاردەهێنرێت. خۆپیشاندەرانی عێراق دەستیان بە کۆکردنەوەی پارە کرد. خۆپیشاندەرانی عێراق دەستیان کرد بە کۆکردنەوەی پارە بە مەبەستی قەرەبووکردنەوەی ئەو خاوەن ماتۆڕسکیلانەی بۆ هێرشی هێزە ئەمنیەکانەوە ماتۆڕەکانیان زیانیان بەرکەوتووە یاخود سووتێنراون. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خۆپیشاندەرانی عێراق بڵاوکراوەیەکیان بڵاو کردەوە لە شاری ناسرێ دەستیان کردووە با کۆکردنەوەی پارە بە مەبەستی قەرەبووکردنەوەی خاوەنی ئەو ماتۆڕسکی لە زیان پێگەیشتوانەی کا بۆ خزمەتکردنی خۆپیشاندەران تەرخانیان کردبوو. لا ڕێکەوتی 25 دەی 2019 خۆپیشاندانی بەرفراوانی هاوڵاتیانی عێراق دەستی پێکردوێتەوە لە ئەنجامی تەقەکردنی هێزانیەکانیشدا تا ئێستا سەدان کەس گیانیان لە دەستدا و هەزاران کەسی دیکەش بریندار بوون و ماتۆڕسکیلەکان کە ئێستا زیاتر لە ناو خۆپیشاندەرانەوە باوە پێیان دەوترێت توکتوک ڕۆڵی سەرەکیان هەبووە بۆ گواستنەوە و بریندار و کوژراوانی ناو خۆپیشاندەران. هەموارکردنەوەی یاسای خانەنشینی 200,000 هەلی کار بۆ گەنجان دەڕەخسێنێت. وتەبێژی فەرمی نووسنگی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند با هەموارکردنەوەی یاسای خانەنشینی 200,000 هەلی کار بۆ گەنجان دەڕەخسێت. سعد حەدیسی وتەبێژی فەرمی نووسنگی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند یاسای خانەنشینی تەمەنی خانەنشینی بۆ تەمەنی 6 ساڵی کەم دەکاتەوە و ڕێگەش با فەرمانبەران دەدات دوای 15 ساڵ خزمەت لە تەمەنی 45 ساڵیدا خۆیان خانەنشین بکەن. ئاماژەی بۆش کردووە تەمەنی خانەنشینی بۆ مامۆستایانی زانکۆ 65 ساڵ بوو بەپێی هەموارەکە بۆ 63 ساڵ کەم کراوەتەوە. فەرمانبەرانیش لە تەمەنی 6 ساڵیدا خانەنشین دەبوون و لە هەموارەکەدا بۆ 6 ساڵ کەم کراوەتەوە. ئەمانە دەتوان هەلیکار بۆ 200,000 گەنج فراهەم بکەن. سعد حەدیسی ئاشکراشی کرد یاساکە ئێستا چاوەڕوانی خوێندنەوەی دووەمێتی لا پەرلەمان و بەم نزیکانەش بەرەو پەسەندکردن دەڕوات. لە ئەمریکا 40 کەس بە جگەرەی ئەلکترۆنی گیانیان لەدەستداوە. دەستەی نیشتیمانی پزیشکی ئەمریکا ڕایگەیاند بەهۆی جگەرەی ئەلکترۆنیەوە تا ئێستا دەیان کەس لەو وڵاتە گیانیان لەدەستداوە. لە ڕاگەیەنراوێکدا دەستەی نیشتیمانی پزیشکی ئەمریکا باسی لەوە کردووە جگەرەی ئەلکترۆنی زیانی هەیە و بەو هۆیەوە تا ئێستا بەلایانی کەم 40 حاڵەتی گیان لە دەستدانی پەیوەندیدار بە نەخۆشی سیەکان تۆمار کراوە و زیاتر لە 2000 دیکەش بەهۆی کێشانی جگەری ئەلکترۆنیەوە تووشی نەخۆشی ئەو کۆئەندامانەی جەستە هاتوون. بەرپرسانی دەستەکە ئاماژەیان بەوە کردووە لە دەویلایەتی ئەمریکا لێکۆڵینەوە لەسەر 29 کەس کراوە کە بەهۆی جگەری ئەلکترۆنیەوە تووشی نەخۆشی سیەکان بوو. لای خۆیەوە جێگری سەرۆکی دەستەی نیشتیمانی پزیشکی ئەمریکا وتوێتی لە لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە مادەی زیان بەخش لە جگەری ئەلکترۆنیدا هەیە و بۆ هۆیەوە سەرجەم ئەو کەسانە تووشی نەخۆشی سیەکان هاتوون. ئەوەش جێگای نیگەرانیە.
جگەر ئەو خواردنەخۆشەیە کە خواستێکی زۆری لەسەرەبەت هەیبەت لە ژەمی بەیانیاندا و سەرەڕای ئەوەی خۆشە و سوودی زۆریش هەیە، بەڵام ئەگەر کەم ببرژێت یان بەکاڵی بخورێت زیانی مەترسیداری لێ دەکەوێتەوە. پسپۆران دەڵێن جگەری کاڵ ئەنزیم و بەکتریایەکی زیانبەخشی بە ناوی تیامیناز هەیە و تەنها کاتێک بەباشی بکڵێت یان ببرژێت لە ناو دەچێت. ئەو ئەنزیمە ڕێنادا جەستە ڤیتامینەکانی دیکەی جگەر وەربگرێت و هەروەهاش خواردنی جگەری خاو ئەگەری لە بارچوونی کۆرپەلە لە ژنانی دووگیاندا زیاد دەکات. خواردنی جگەر بەخاوی جەستە ژەهراوی دەکات و کۆکەی کتوپڕ، پژمین، ئازاری سەر و ئاو لا لووت هاتن نیشانەکانی ژەهراوی بوونن. ئەو بەکتریا زیان بەخشانە دەتوان بچنە چاوەوە و ببنە هۆی نابینابوونی زیان لە جگەریش بدەن. بەڵازیان کورتیاوەڵەکانمان پێشکەشکردن. پاش ناوبڕێک لەگەڵ هاوکارم جەلال بەردەوام دەبین لەگەڵ. لە فەیسبوکەوە بڕگەی لە فەیسبوکەوە هەلی کار شەهرام ڕەسوڵ دەنووسێ هەلی کار من لە هەموو تەمەنمدا لە هەموو ژیانمدا یەک جار گەنجم یەک جار دەژیم و خوێندن تەواو دەکەم و پێویستم بە کار و پێویستم بە دەستپێکردن دەبێت من یەک جار ماڵدا دەنێم و یەک جار منداڵ بەخێو دەکەم و یەک جار هاوسەگیری دەکەم ئایا ڕەوایە ئەو جارە لە ژیان بێکار بم ئایا ژیان کە یەک ژیانە هەر بۆ کەسێک هی ئەوەیە قوماری لەسەر بکرێت و بە هەدەر بدرێت هاوڕێم هەیە دکتۆرە ئەندازیارە وەستایە توێژەرە شکاری برام علوم ژینگەی خوێندووە شادانی خوشکم بایۆلۆجی هاوسەرەکەم هەندەسەی کیمیایی هەموو ئەمانە بێ ئیش و بێکارن بۆ لە پێناو چی لەسەر حکوومەت دەوڵەت دەسەڵات ئەرکە کە ڕێز لە ژیانمان بگرێ بە دابینکردنی مافیکار بۆ هەر یەکێکمان ئەگەر کارمان ناداتێ دەبێ بیمەی بێکاریمان بداتێ ئەگەر نایکا و نایدا ئەمەی تاسەر بۆ ناچێتە سەر ڕۆژێ دێ دەوەرێ ئەم دەسەڵاتە هێزی هەر لە شەهرام ڕەسوڵ لە پەیجێرانی لە پۆستێکی تران و سیوێتی هەلی کار بەشی دووەم سەرۆک وەزیران هەر بەتەنها سەرۆکی وەزیرەکان نییە بەڵکو سەرۆکی جێبەجێکاری مافەکانی ئێمەشە سەرۆکی دۆزینەوەی هەلی کارە بۆ من و بۆ تۆش ئەو مەعاشەی کە وەری دەگرێ هەر بۆەوە نییە کە پێی بژی و ئەم وڵات و ئەو وڵاتی پێ بکە بەڵکو لە پێناو ئەوەیە کە شەو ڕۆژ بخاتە سەر یەک تا کار و هەلی کار بۆ من و بۆ تۆش بدۆزێتەوە دەی منی بێکار و برای بێکار و خوشکی بێکار و هاوسەری بێکار و ڕەفیق و دۆستی بێکار کە نەهلی کارکردنمان هەیە و نەبیمەکەشی نەدەوڵەت و نەسێبەر و سایەکەشی ناتوانین تا سەر تاقامی قامەت هەتایە هەروە قڕ و کپ دانیشین دەی هیچ زیندەوەرێکی دیوە برسی بێ و بێنان بێ و لە شکەوتیشدا دا بنیشێ ئەگەر دیوتیشە ئیتر لە مەودووە نایبینی هەر شەهرام ڕەسوڵ لە پۆستێکی تر لە فەیسبوک دەنووسێ هەلی کار بەشی سێیەم بۆ ئەم پۆستە چەندی دەتوانن ئەندام پەرلەمانەکان تاک بکەن لە 5 ملیۆن کورد بە نزیکەی زیاتر لە 4 ملیۆنی بێکار و بێئیشە پیشە و ئیش و کارەکەی تۆ هەرچیەک بێت ئەگەر لەگەڵ دەوڵەتدا لینکێکت نەبێت و بیمەی سەلامەتی و بیمەی خانەنشینی و چیترت نەبێت ئەوە تۆ بێکار و بێئیشی بەس بە خۆتت نەزانیوە شۆفێری تەکسیەک هیچ ڕێلەیەک فیتەرێک دارتاشێک نانەوایەک یا چێشلێنەرێک هەتا دوایی کە زیاد لە 20 ساڵە کاری خۆی دەکات و ئیتر ناتوانێت هیچ کار و کەسابەتێکی تر بکات پێم ناڵی تاکەی دەتوانی هەمان کار بکەیت تاکەی دەتوانی ڕۆژانە 16 کاتژمێر بە بەردەوامی کار بکات ئایا ڕۆژێک ئیتر پێت نابڕێت پەکی ناکەوێت دەیە و کاتە چۆن دەژی چۆن پێداویستیەکانی بەدەست دێنێ دە باوەڕ بکە ئێستا بێکاربی باشترە لە 45 ساڵی تر ئەمە مەگەر هەر وەک ئەوە نییە کە بێکاربی دەبۆیە باش بزانە لەم وڵاتە ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان کاربەندی دەوڵەت و حکوومەت نەبێت بێکارە تاوانباری سەرەکی لەم کەیسەش پەرلەمانتارەکانن بەس ئێوە وا دەزانن کەسی تر و دەستگای ترە دیارە ناقی نییە منیش زانیارێکی پێزیاد دەکەم کە تەنها خانەنشینی ئەگەر ئەژمار بکەین دوو حزبی دەسەڵات نزیک بە 110,000 خانەنشینی حزبیان هەیە کە ئەمەژوا دەکات بە جۆرە لە جۆرەکان مافی خەڵکی تر پێشێل بکرێت. بینەرانی عزیز دیارە بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکەمان و کۆتایی یا پێشکردنی بڕگەکانی تری بەرنامەکەمان
لە پاش ناوبڕێکی کورت تەوری دووەم پێتان دەگەینەوە. چەند زانیاریەکی تایبەت بە لەشی مرۆڤ بەشی چوارەم. خانەکانی لەشی مرۆڤ ژمارەیان سەدان تریلیۆنە. هەر خانێکی لەشی مرۆڤ 46 کرۆمۆسۆمی تێدایە. هەر کرۆمۆسۆمێک لە ڕشتەیەکی درێژی DNA پێک هاتووە. درێژی هەر ڕشتەیەکیش لە هەزارەها جین پێک هاتووە کە زانیاری پێویستیان بۆ دروستکردنی ئەو پرۆتینە تێدایە کەوا پێویستە بۆ تەواوکاری بنیادنانی ئۆرگانیزمی مرۆڤ. درێژی ڕیخۆڵەکانی مرۆڤ 7 مەترە. ژمارەی پەراسۆکانی مرۆڤ 24 دانەیە. کێشی جگەری مرۆڤی گەورە 1.5 کیلۆگرام دەبێت. گەدەی مرۆڤ هەردوو هەفتە جارێک لە ناوە بەرگێک دروستەکات ئەجینا خۆی هەرسەکات. گەدەی مرۆڤ 35 ملیۆن ڕۆژێنی هەرسکردن لە خۆ دەگرێت. چاوی مرۆڤ 135 ملیۆن خانەی هەستەوەری تێدایە کەوا کاریان گرتنی وێنە و جیاکردنەوەی ڕەنگەکانە. ژمارەی تاڵەکانی مووی سەری مرۆڤی تەواو قژی ڕەش و سوور 120,000 تاڵە. قژی زەرد ئەگاتە 90,000 تاڵ و تاڵەمووەکان دوای 5 ساڵ نوێ ئەبنەوە. ڕۆژانە 50 تا 60 تاڵ لە وەرینی قژ ئاساییە. مێشک پێویستی بە 1/6 ئەو خوێنەیە کەوا دڵ ئەینێرێ بۆ لەش و هەروەها پێویستی بە 1/5 ئەو ئۆکسجینەیە کەوا دێتە ناو لەشەوە هەرچەندە. کێشی مێشک کەمترە لە 1/5 کێشی هەموو لەش. ماوەی هاتنەوەی نینۆکی کەوتوو بە هەرهۆیەکەوە بێت 100 ڕۆژە. ڕێژەی ئارەقە ڕژێنەکان لە لاشەی مرۆڤدا زیاتر لە 1 ملیۆن ئارەقە ڕژێنە. ماوەی پێویستی خەو لە کەسی گەورەدا 7 بۆ 8 کات ژمێرە. پیاوێکی ئاسایی گەر ڕۆژانە 20,000 هەنگاو ڕێبکات کەواتە لە تەمەنی 80 ساڵیدا 6 جار بە دەوری جیهاندا سوڕاوەتەوە. ڕەنگی خوێن سوورێکی مەیلەوتۆخە لە دەمارەکاندا بەهۆی یەکگرتنەوەیەتی لەگەڵ ئۆکسجیندا. پلازمای خوێن لە ئاو و خوێ پێک دێت. وڵە بینەرانی عزیز و خۆشەویست تەوەریدەنی پرۆگرامەکەمان باس لە گرنگی توێژینەوەی زانستی دەکەین. بزانین توێژینەوەی زانستی لەسەر و پێوەرانەی کە بۆ ئەنجامدانی توێژینەوەیەکی دروست ئەبێت پەیڕۆ بکرێت چین، یاخود بزانین ئاستی توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستاندا چین، یاخود توێژینەوەیەکی زانستی و جێی باوەڕپێکرا و کام توێژینەوە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم تەورەیە با میوانداری زۆر بەڕێز دکتۆر هیوا عومەر بەرپرسی بەشی چالاکیەکانی ڕێکخراوەکان لە کەیساین. کاکتۆر زۆر بەخێر بێت. سپاس. زۆر سپاس سەرتا پێمان بڵێ بزانین توێژینەوەیەکی زانستی و جێ باوەڕپێکرا و کام توێژینەوە بە کام توێژینەوە ئەوترێت. سپاس بۆ ئەم میوانداریە. دیارە توێژینەوەی زانستی باوەڕپێکرا و ئەو توێژینەوەیە کە بە شێوەیەکی زانستی نووسرا بێتەوە، داتاکان بە شێوەیەکی زانستی کۆکرا بێتەوە و ئەنەڵایسی بۆ کرابێتە شیکاری تەواوی بۆ کرابێ. دواتر ئەم توێژینەوەیە پێشەوەی کە پێی بوترێت توێژینەوە لە زمانی ئینگلیزیە پێوترێ مانوسکریپت کە ئامادەکرێ بە چەند فلتەرێکە ڕوان لە گرنگترینە و فلتەرانەی کە هەیە شتێکمان هەیە بە ناوی پیر ڕڤیو کە چەند توێژەرێکی گەورە لە چەند شوێنێکی جیاواز بەبێ ئەوەی بزانن توێژینەوەکە شوێن نووسیوێتی و لە شوێن نووسراوە ئەچێتە بەردەستی ئەم توێژەرانە کە بۆ نمونە 3 توێژەرن لە 3 شوێنی جیاواز بێ ئەوەی هەر یەکیان ئاگایان لە ویکەیان بێ هەسەنگاندن بۆ ئەم توێژینەوەیەکەن لە ڕووی زانستیەوە لە هەموو ئەو لایەنانی کە پێویستە. دواتر کە ئەگەر ئەوان پەسەندیان کرد ئەیگەڕێنەوە بۆ ئەو گۆوارەی کە جەنابەت توێژینەوەکە بۆ ناردووە، دواتریش بڵاوەکرێتەوە. واتە گرنگترین توێژینەوەیکی زانستی بە پێوەرێکی ستاندارد ئەوەیە کە هەر لە سەرەتاوە بە شێوەیەکی زانستی داتاکان کۆ بکرێتەوە، بە شێوەیەکی زانستی بنووسرێتەوە
و لە کۆتاییشدا بە پیڕڤیودا بڕە و ئەو جاش بڵاو بکرێتەوە ئەو پێ ئەوترێت توێژینەوەیکی زانستی دروست. زۆر باشە کاکتۆر باسی لە هەڵسەنگاندن کرد ئەگەر بە شێوەیەکی گشتی توێژینەوەی زانستی بکرێت بۆ سەرجەم بەشەکان ئەرکی کێیە کابێ هەڵسەنگاندن بۆ ئەم توێژینەوەیە بکات؟ بەڵێ دیارە پێویستە هەموو دامەزراوەیەک لە هەر شوێنێک کابێ بەشی توێژینەوەی خۆی تایبەت بە خۆی هەبێ. ئەگەر وەزارەتەکان وەربگری بۆ نمونە وەزارەتی پلاندانان پێویستە بەشی توێژینەوەی خۆی هەبێ، وەزارەتی تەندروستی پێویستە بەشی توێژینەوەی خۆی هەبێ. ئەگەر زانکۆکان وەربگرین پێویستە بەشی توێژینەوەی خۆیان، حتا دەستگاکانی ڕاگەیاندن پێویستە هەر یەکە و بەشی توێژینەوەی خۆی هەبێ بۆ ئەوەی کە ئاستی پێشکەوتنی خۆی، ئاستی ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشیەکە، ئاستی ڕەزامەندی خەڵک، ئاستی ئەو ئامانجانەی کە بۆی دامەزراوە تا چەند توانیوەتیبی پێشێ ئەمانە هەمووی لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە کرێ. ئێمە بۆی کە لە میزاجی شخصی و لە بڕیاری شخص ڕزگارمان بێ گرنگترین هەنگاوێک کە بینین توێژینەوەی زانستیە، چونکە ئەوە ئیتر چۆن ئەڵەی ستانداردا ئەوە شتێکی گرنگە و بڕیارێکە کە پێوترێ ئەمە سەنگی مەحەکە لەوەی کە ئیتر شخصێک ناتوانێت یاری بە بڕیار بکات لە هیچ شوێنێکە. لێرە توێژینەوە هەیە، داتا هەیە، ئەمانە بڕیارەدەن. بۆیە لە هەموو دنیا ئەو شوێنانەی کە دامەزراوی گرنگن، ئەو شوێنانەی کە حتا ئەو وڵاتانەی کە خاوەنی سەروەری و خاوەنی سیادەی خۆیانن ناوەندی گەوری توێژینەوەیان هەیە لە هەموو بوارەکانە تاوەکو بتوانن ئەو ئامانجانی کە هەیەە بۆ ئامانجی کورتخایەن، درێژخایەن، مەودا دوور هەمووی بپێکن. زۆر باش کاکتۆر باس لەوە کرد کە دەبێت وەزارەتە جیاوازەکان بۆ خۆیان ئەمانە خاوەنی توێژینەوەی خۆیان من تەنها دەستگاکانی ڕاگەیاندن زانکۆکان. ئایا ئەتوانین بڵێن ئەمە وا دەکات کە توێژینەوە دابش بکەین بە چەند جۆرێک لە توێژینەوەی جیاواز؟ بەڵێ خۆی ئێمە توێژینەوە هەر بۆ خۆی لە ئەگەر لەسەرەوە بینە خوارەوە ئێمە دوو جۆر توێژینەوەیمان هەیە بە شێوەیەکی سەرەکی. هەندێک توێژینەوەمان هەیە پێوترێت توێژینەوەیکی ئەزمموی بۆ زانستە ئەزممونیەکانی وەکو فیزیا و کیمیا و بیرکاری و پزیشکی و بایۆلۆجی و ئەمانە. جۆریشی کەمان هەیە ئەوەیە کە لە بواری سیاست، لە بواری کۆمەڵایەتی، لە مێژوو لەمانەیە ئەکرێ، واتە ئەگەر لەسەرەوە بینە خوارەوە بەم جۆرە دابەشە بێ، ئەو جا ئەوانش هەریەکە بۆ خۆی دابش ئەبێ. ئەتوانم بڵێم جیاوازیم دوانەیەکیانەوەی کە دەبێت پراکتیکی بێ، کردداری بێ بۆ منە توێژنەوە پزیشکیەکان دەبێت کردداری بن و کاریان لەسەر بکرێ، بەڵام ئەوانی تر ڕەنگە زیاتر تەلەفۆزی و بێگومان ئەزممونیە پێویستی بە تاقیگایە، پێویستی بە داتای حتا لە ڕووی داتا و ئەوانە شۆ جیاوازیان. زۆر باشە کاکتۆر کێ ئەتوانێت توێژینەوە ئەنجام بات؟ ئایا ئەو کەسانی کە هەڵەسن بە ئەنجامدانی توێژینەوە لە هەر بوارێکە هەبێت دەبێت چ مەرجێکیانە بێت ئەو کەسە بۆ نمونە کەسێکی توێژەرە؟ پرسیارێکی زۆر بەجێیە. خۆی کێ ئەتوانێت جێبەجێ بکات؟ ئەم پرسیارە دروستە. لەمە جوانترەوەیە کە ئێمە بڵین چێ بیکات، چێ مافیکردنی هەیە، چێ بیکە با ئەو بێ کە بیکەین بە ئەرک. پێویستە هەموو مرۆڤێک کە توانی قەڵم بگرێ، ئەلفوبێی زانی، بە تایبەت لە قۆناغی زانکۆوە ئیتر حتا ینی پێش زانکۆش هەموو مرۆڤێک دەستوەرباتە توێژینەوە و کاری تیا بکەن. لە وڵاتانی دنیا بە توێژینەوە پێشکەوتون. ئەگەر ئێمە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە بمانەوە هەرێمێکی پێشکەوت و ڕازاوە پێشکەش بکەین، بەڕاستی ئەبێ کۆمەڵگەی کوردی خوێنەوارانی هەرێمی کوردستان توێژینەوە بکەین بە کللتور. و ئێمە وەکو ڕێکخراوی کەیساین یەکێک لەو ئامانجانی کە دامان ڕشتە و دواتریش ڕەنگە بینە سەری باسی بکەین ئەوەیە کە بە کللتورکردنی توێژینەوەی زانستیە. واتە ئێستا ئەگەر ئەم دەستگای ڕاگەاندنی پەیام ئەگەر ئێمە ئەو بکەین، ئەگەر پەیام بیەوێت 10 ساڵی کە کەس نەتوانێت لە هەرێمی کوردستانە پێشبڕکێی بکات، ئەبێ لە ئێستەوە لە ئەمڕۆوە ناوەندێکی هەبێ بۆ توێژینەوەی زانستی بۆی کە چۆن بتوانێت داتا کۆ بکاتەوە لە خەڵکێکی ئاسایی کە سەیری کەناڵەکانەکە، لە ڕاگەیاندنکاران، لە بەشی تەکنەلۆژی، لە هەموو ئەو بارانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان بە وای ڕاگەیاندنەوە بە کۆکردنەوەی داتا تۆ ئەتوانی دواتر ئەنجامدانی توێژینەوە لێکۆڵینەوەی بەردەوامی یەک لە دوایەک ئەتوانی کەم کوڕەکانی خۆ تەشخیص بکەیت. لە کام جۆر توێژینەوە زیاتر هەمان ئەزممونیەکە یاخۆت ئەوانی دیکە لە هەرێمی کوردستانە؟ هەرێمی کوردستان بەڵێ تەبعاً هەموو بوارەکانمان هەیە. ڕەنگەوە لەو پرسیاری ئایا لە هەرێمی کوردستانە توێژینەوەی زانستی ئەگەر وەڵامەکە ئەوها بێت لە هەرێمی کوردستانە توێژینەوەی زانستی خۆی لە ئاسێکی ئەوە نییە کە ئێمە دڵمان پێخۆش بێت لە ئێستەیە، بەڵام ئەو
چرۆیانەی کە ئێستا ئەبینرێن ئەوانە دڵخۆشکردن ئەگەرنا لەم کاتەیە بەڕاستی توێژینەوە لە هەرێمی کوردستانە لە ئاستێکی دڵخۆشکەران نییە و ئەو توێژینەوانش کە هەمانە لە ئێستاە ئێمە لە هەموو بارەکانە توێژینەوە هەیە چونکە ئێمە زانکۆکانمان لە چ بواری پزیشکی چ بواری بایۆلۆجی وەکو وتمانەوەی کە تاقیگەیی و ئەوانەیە و هەروەها بواری کۆمەڵایەتیەکان زانستە مرۆڤایەتیەکان ئەمانە هەمووی توێژینەوەی یەک لە دوای یەک ئەکرێ بەڵام ئایا تا چەند ئێمە بە پێوەری ستانداردی جیهانی کردومانە تا چەند ئەم توێژینەوانە توانیوانە کاریگەری دروست بکەن ئەمان پرسیارێکی کێ کەواتە بۆ بۆرەجەلال ئەو توێژینەوانە کامانن کە پێویستن یاخود سوودمەندن بۆ کوردستان بەڵێ ڕەنگە ئەگەر پرسیار ئەو پرسیارە ئەمە ڕێی خۆم بێ بیڵێم گرنگترین توێژینەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە بیکەین ڕەنگە توێژینەوە ئەو توێژینەوە کە لەبارەی سیاسەتدا بکرێت ئەگەر ئێمە ناوەندێکی گەورەمان هەبوو بۆ توێژینەوە لە بواری سیاسەتدا لە بواری سیاسیە تەبان لێرە توانیمان عقلیەتی ئەو خەڵکانی کە سیاست ئەکەن لە هەرێمی کوردستانە بە ئاراستەی توێژینەوە بگۆڕین ئەو کاتە سیاسیەکان لە بڕیارەکانیانە پشتیان بە توێژینەوەی زانستی بەست ئەو کاتە خەڵکی شیاو لە شوێنی شیاودانرێ کە ئەمە کرا ئەو کاتە کە خەڵکێکی شیاو لە شوێنێکی شیاو لە وەزارەتەکان لە ناوەندەکانی زانستیەکان لە زانکۆکان لە هەموو شوێنانەی کە ئیتر وردە وردە توێژینەوە بۆ خۆی ئەبێتە کللتور و هەموو ناوەندەکان بۆ ئەوی کە بگەن بە بڕیارێک سەنگی مەحەکەکەن بە چۆنەڵی مەرجعیەتیان ئەکەن بە توێژینەوەی زانستی و ئەگەڕێنەوە بووی کەواتە ئەگەر بڕیاری ئەمە ڕایی خۆمە ئەگەر ئێمە بمانەوێ گۆڕانکاری دروست بکەین بەڕاستی جارێ لە بواری سیاسیدا ناوەندێکی گەورەی توێژینەوەمان پێویستە ئەمە پەخشی عقلیەتی بە کللتورکردنی توێژینەوەی زانستیەکە بۆ سەرجەم بوارەکانی تر و ئەتوانێ لە هەموو بوارەکانی کەشە توێژینەوە بخاتە سەر توێرەگەرە ناوەندەمان هەبووە 16 ئۆکتۆبری ڕووی نەدەدا بۆ بڕیارە قورسی کە هەرێمی کوردستان پێ تێپەڕی بێگومان ئەو بۆ یاڵم دایکی بوارەکانی کەیە کاتە توانین بڵێن توێژینەوە چەند ئەنجامێکمان دەدادەست و ئەو ئەنجامە دروستە کە ئەمە دەی پێکین سە تا چەند توێژینەوە احتیمالیە ئەنجامی ڕاستمان بداتێ بەڵێ خۆی ئەمە توێژینەوەی زانستی با بڵین خۆی بۆچی ئەکرێ توێژینەوەی زانستی بۆ ئەوەیە کە تۆ دەردێکە هەیە لە کۆمەڵگەکەتە لە ناوەندەکەتە ئەتەوێ تەشخیسی بکەی و دواتر هەر بم بە توێژینەوەی زانستی ئەتوانی ڕێگەکانی چارەسەریش بدۆزیتەوە ئێمە لە زانستی پزیشکیە هەندێک ئامێر هەندێک فحوسات هەیە کە پێوترێ ینی هەم تەشخیسین و هەمیش چارەسەرن ینی هەم دایگنۆستیک ئان تێراپیوتیک وایان پێوترێ توێژینەوەی زانستی بزەبت ئەمەیە هەم دەردەکەت بۆ ئەدۆزێتەوە و هەمیشە توانی چارەسەری بکەیت ینی بۆ نمونەمە کێشەیەکمان هەیە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە تەشخیص بکەین دیاری بکەین لەکوایە توێژینەوەیکی زانستی ئەنجامەدەین دوایی بۆی بزانین چۆن چارەسەری بکەین توێژینەوەیکی زانستی کە ئەنجامەدەین دواتر لەوانەیە لە ئەو ڕێکارانی کە دێتە بەردەممان ئەو گرفتانی لە ناو چارەسەرکردنەکەی دێتە بەردەم کەواتە توێژینەوەیکی کاکەین توێژینەوەیشی کە بۆچی بۆ دۆزینەوەی ئەو هەڵانەی کە لە چارەسەرەکەی هەمانە ئەنجا توێژینەوەیشی کە بۆچی بۆ چارەسەری ئەو هەڵانی لە چارەسەرەکەی هەبوو واتە وەکو دەنکەکانی تەزبیح بە دوای یەکە توێژینەوە لە دوای توێژینەوە هەموو توێژینەوەیەک ئەگەر بلۆکێکت بۆ بخاتە سەر بلۆکێک تەماشاکەی دوای چەند ساڵێک تۆ بینایەکی جوان و ڕاقی دروست کردووە دکتۆر زۆر جار دەبینین لە تەلەبەیەکی ماستەر یاخود دکتۆراکە دەبێت توێژینەوە ئەنجام بدە ئەم توێژینەوەوانە چه باەخ و گرنگیشیانەیەوە ئایا هیچ فرتوفێڵێک لە ئەنجامدانی توێژینەوە یا دەکرێت بەڵێ جارێ ئەوەی کە چەند بایەخی هەیە بێگومان هەموو شتێک بایەخی خۆی هەیە بەڵام گرفتەکە لەوەیە کە ئێمە بەهۆی ئەوەی کە وەکو باسم کرد توێژینەوە لە وڵاتی ئێمەیە نەبووە بە کللتور خەڵکیکی زۆر ئێمە ناڵین هەموو بەڵام زۆرینە پێی وایە توێژینەوە تەنها بۆ تەرقیە تەنها بۆ ئەوی کە ماستەرەکەی بۆ پێ بەدەست بێنێ یان دکتۆراکە ئیتر دوای ئەوە پێی ئەگەر بۆ نمونە پرۆفیسۆرێک بێ ڕەنگە پێی بوتری توێژینەوەی کە بەنیازی ئەڵە من بووم بە پرۆفیسۆری تر توێژینەوە بۆ چییە لە کاتێکە خۆی مەفروز نیەوە بێ پێویستە ئەو کەسێک کە بوو بە پرۆفیسۆر لە من لە تۆ لەو لە هەموو خەڵک زیاتر توینووی توێژینەوەی زانستی بێ لەوەی ببورن لەوەی کە ئایا ڕێکارەکان ئایا فرتوفێڵەکرێت بێگومان وەکو هەموو بوارەکانی کە چەند ڕێک ئەوە هەیە کە لە بنێشتێکە تەزویر بکرێ فرتوفێڵ بکرێ زۆر ڕێگەی زیاتر هەیە بۆی کە توێژینەوەی زانستی فێڵی تا بکرێت
چەندین پێگەی گەورە لە دنیا دروست کراون ئەم پێگانە تەنها هەندێک خاوەنی نادیاریان هەیە ماڵپەری گەورە دروست کراون هەر ئەوەندە بزانێت تۆ چەند توێژینەوەیە کە ئەنجام داوە ئیمێڵەکەی تۆ وەرەگرێ ئیمێڵێکە بۆ دێ ئەلێ توێژینەوەکە و ئەگەر ئەتەوێ بە $50 بە $100 سعرێکی کەمە پێڵە جاری وهەیەڵێ بەبێ بەرامبەر بۆ بڵاوەکەینەوە تۆش ئەگەر توێژەرێکبی شارەزایی تەواو نەبێ لەم بوارەیە ڕەنگە بەمە ڕازیبی ئەوجا کاتەکە ینی لە جۆرناڵە گەورەکان لەو گۆوارە گەورانەی دنیا کە لە بواری زانستیە کارەکەن یعنی ئەوان پێویستیان بەکاتە بۆ ئەوەی کە وەکو سەرەتا باسمان کرد بۆ ئەوەی ئەم توێژینەوەی تۆ بنێرن بۆ فلتەر بۆ چەند توێژەرێکی کە جاری وایە 6 مانگ کاتی پێویستە تاوەکو وەڵامی تۆ بنەوە بەڵام ئەم ماڵپەرە ساختەیە لەوانەیە بۆ تۆ ئیمێڵێکە نێرێ ئەڵێ لە ماوەی 5 ڕۆژە توێژینەوەکە بۆ بڵاوەکەینەوە تۆش پێ وایە شتێکی زۆر باشە دەستکەوتووە ئەم هەوڵ و ماندووبوونەی خۆەکەیتە چنگی ئەوانیش لە پێناوی $50 بڵاویەکەنەوە بەڵام دواتر کە تەماشاکەی لە ناوەندە جیهانیەکانە هیچ سەنگێکی نییە و ئەم پێ ئەوترێ فەیک ینی تەزویر ئایا لە کوردستاندا توێژینەی پێویست دەکرێت چکە بەڕاستی نابێ بیشارنەوە کە ئێستا هەندێک کەس هەیە گەرباسی توێژینەوەی بۆ بکەی لەوانەیە هەر تێن نەگات و نەشزانێ نەمانای توێژینەوە چی جارێ سپاس بۆ ئەم میوانداریە ئەمە بەشێکە لەوەی کە ئێوە خەمخۆریەکە بۆ واری توێژینەوە کە ئێمە بەڕاستی پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن کار لەسەر ئەمە بکەن لە پێش هەموو شوێنێکیکەوە لە پێش هەموو دەستگایەکیکەوە ئەوەی کە ئایا لە کوردستانە توێژینەوەی پێویستە کرێ بێگومان نەخێر دەک لە کوردستانات ئێمە با پرسیارکەین ئایا ناوەندەکان کە پێویستە وەکو ناوەندی توێژینەوە بناسرێن بۆ نمونە زانکۆکان واز لە هەموو دامەزراوەکانی کە بێنە زانکۆکان کە شوێنی منبعی و سەرچاوەی توێژینەوەی زانستین ئایا توێژینەوەی زانستی وەکو پێویستە کرێ هەم لە ڕووی کوالیتیەوە بەڕاستی خراپن یعنی ئەو توێژینەوەانە توێژینەوە گەلێک نین کە بتوانن گۆڕانکاری دروستکەن دیارەمە بە شێوەیەکی گشتی باسەکەین ئەگەرنا ئێمە توێژەری زۆر گەورە خەڵکی زۆر بەتوانامان هەیە کە ڕەنگە لە کاتیکەیە پێویست بک باز بکرێن تیش بخرێتە سەریان دەستخۆشییان لێ بکرێن کە لە ئاستی دنیان ڕەنگە ناوێنانیانێنەوە بێگومان و هەمیش لە ڕووی ژمارەوە بەڕاستی و توێژینەوانی کە لە هەرێمی کوردستانە و لە ناوەندەکانی بۆ نمونە زانکۆ و ناوەندە زانستیەکان ناکرێن هەم ئەوانش کورتیان هێناوە و بە هیچ جۆرێک نیان توانیوە ئەو بۆشایە پڕکەنەوە کە پێویستە پڕ بکرێتەوە. زۆر باش کاکتۆر لە نمونەی و توێژینەوەی کایە ئەو داهێنانی کە بەڕێز دکتۆر عەبدولواحید کردی لەسەر دۆزینەوەیەکێک لە نەخۆشیەکان کە دیارە لە ئەوروپا بووە ئەم پێشبڕکەیەکە کراوە ینی کەشفی چارەسەری بۆ نەخۆشیەکی دۆزیەوە ئەمە تا چەندە پێوەستە بەو توێژینەوەیەکی دروست کە ئەگەر هاوشێوەکانی لە پزیشکی یاخود لە لازمونیەکان یا غێر ئەزمونیەکان توێژینەوەیەکی دروست ئەنجام بدەن داهێنانێک بەدەستێنین بۆ کۆمەلگاکەمان. بەڵێ بێگومان تۆ هەر هەنگاوێک لە بواری پزیشکیان لە هەر بوارێکیکەیە بۆ ئەوی بتانی دەرەوەی بناسیێنی بۆ ئەوی وای لێ بکەی خەڵک ناچار بکەی جۆ لێ بگرێ بیخوێنێتەوە حسابی بۆ بکە پێویستە بە فلتەری توێژینەوەی زانستیە بڕوە ئەگەر تۆ کردە بە توێژینەوەی زانستی و لە ناوەندێکی باوەڕ پێکراوی باشە بڵاو کردەوە ئەو کاتە ئەگەر کەم و کوڕیەکە هەبێ توێژەرانی دنیا ڕخنەی خۆیان ئەبێت تۆ ئەتوانی سوود لە ڕخنەکانیان وەربگەیت و چاکیان بکەیت و ئەگەر هات و شوێنی خۆی گرت بێ ئەوە بێگومان ئەبێتە شتێک کە ئەبێتە سەروەریەک بۆ هەر کەسێک کە بتوانێت ئەو گۆڕانکاریانە دروست بکە ئەو داهێنان و ئیبداعانە بکە کە تاکە دەرگایەک بۆ ناساندنی هەر داهێنانێک لە دنیا تەنها توێژینەوەی زانستیە ئەگەر ناتۆ توێژینەوەی زانستی و نەبێ وەکو ئەوایە کە بۆ نمونە پورەمەنیچ بنێشتە تاڵ بەکار بێنێ بۆ برینی قاچی ئەوی تر نازانم چی بەکار بەڵام ئەگەر کرا بە توێژینەوە ئەو کاتە ئیتر ئەبێ بە شتێکی زانستی و حیسابەکە گۆڕانکاری تۆ لە ناو بابەتی توێژینەوەکانی تا چەندە هەرێمی کوردستان ینی گرنگی نەکتەنها گرنگی بۆ نمونە لەسەر توێژینەوەیە کردارەکانی جێبەجێ کردووە ئەنجامی توێژینەوەی بەدەست هێناوە واگەر ڕاستتر بڵێم جیاوازی نێوان کۆمەلگەیە مەلەگەڵ کۆمەلگایەکی تر کە وەکو مالیزیا کە بنەماکانی توێژینەوەی زۆر تێدا جێبەجێ دەکرێت چەندە جیاوازیمانەیە جیاوازی ئاسمان و ڕێسمان ئێمە هەر وەکو لە سەرەتا باسم کرد ئەگەر پرسیارەکە لە من بکرێت چ بوارێک پێویستی یەکسەر چوون باسی سیاسەتەکەم کرد ئەمەش مانای وایە چونکە سیاست بۆ خۆی بەڕێوەبردننی هەموو کایەکانی تری کۆمەلگا حتا بوارە کۆمەڵاتێکش بە قوڵی ڕێگی تیادا ئەکوتیوە
ئەو جیاوازیە گەورەیە هەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە نەمانتوانیوە سوود لە توێژینەوەکان وەربگرین و بەداخەوە حیسابێکی پێویست وەکو پێویستیان بۆ ناکرێەوە ئەو کاتێک کە خەڵک توێژەرانمان ئەناسێنن وەکو کۆچەربیرکار و ئازادی خانەقا و فلان و فیسار کە ئەوانە جێگەی ڕێز و تەقدیرن کەم پیاوە گەورانە لە دەرەوە ئەناسرێن تازە بە تازە خۆمان خەبەرمانە بێتەوە بانگێشتیانەکەین و دەست لە ملیانەکەین ئەمانە پێویستە خۆمان گەوریان بکەین چونکە مرۆڤی گەورن مرۆڤگەلێکن کە بەڕاستی ئەبێ هەرێمی کوردستان شانازیان پێ بکە کوردستان کورد هەموو تاکیکی کورد لە هەر شوێنێکی دنیا شانازی بەم جۆرە مرۆڤانەوە بکە بۆیە پێویستە ئێمە بەڕاستی لە ناوخۆی خۆمانەوە لە ناوەندەکانی بڕیاری خۆمانەوە ئێمە توێژینەوە گەورە ڕابگرین و توێژەران بەڕاستی خزمەت بکرێن دیارە خزمەتکردن مەرج نییە تۆ تەنها کەسێک بێنی پارەی بیتێ و سەرۆت و سامان بخەیتە بەردەستی نە جاری وا هەیە تەنها بە هاندانێک تەنها بە ناساندنێک تەنها بەوەی کە هەلێکی بۆ بڕەخسێنی کە لە شوێنێکا بتوانێت توێژینەوە بکات ڕەنگە پێویستی بۆ هەبێ سەفەرێک بک بۆ توێژینەوەیەکی ینی ئەو هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ ئەوی کە ئاسانکاری بکرێت بۆ توێژەرێک کاتە دکتۆر توانم بڵێم سەرچاوەکانی پێویست بۆ توێژینەوە لە هەرێمی کوردستان توێژنەوە جیاوازەکان لە بەردەستا هەن وەکو هەموو شتێکی کە ئێمە شتەکانمان لە کورتایە ینی ئەگەر بۆ نمونە توێژەرێک بێت توێژینەوەی باش بکە ئەبێ لەسەر ئەرکی خۆی لەسەر شانی خۆی دەست پێ بکە و ڕەنگە بۆ نمونە هەندێک ناوەند ئەمەش ئەبێ بەڕاستی ئینسافمان هەبێ لە هەندێک زانکۆ لە هەندێک ناوەند لە هەندێک شوێن خەڵکی خەمخۆر هەیە کەوتۆتە سەرەوەی کە چۆنەڵی ئەو کەسێک کە ئەو شوێنە بەڕێوە بە ئەگەر کەسێکی خەمخۆر بێجاری وایە دەستی توێژەرێکەگرێ بەڵام وەکو باسم کرد لەبەرەوەی لێرە لە میزاجی شخصی و بڕیاری شخصی بڕیارەدا کەوتۆتە سەر عقلێتی ئەو کەسێک کە ئیدارەی ئەو شوێنە ئەکا تا چەند باوەڕی بە توێژینەوەی زانستی هەیە ئەمەش بەرهەمی نەبوونی توێژینەوەی زانستیە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هیوا عومەر سەرۆکی ڕێکخراوەکانی کەسیاین بەشی توێژینەوەی ڕێکخراوەکانی کەسیان زۆر سپاس بۆ سپاس دەکەم. بەڵێزان دەچینە لای کۆتا تەوری پرۆگرامەکەمان کە تەوەری دروستکردنی خواردن و شیرینی و تەوەرێکی تۆمارکراوە خاتوونی دەستڕەنگین خاتو فاتمی حەسەن پێشکەشتانی دەکات بە هیوای ئەوەی کە خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن فەرموون با پێکەوە بینێرین. سڵاوتان لەبێت بینێرانی خۆشەویست خۆشحاڵم ئەم جارش لەگەڵتانم لە دروستکردنی شیرینی ئەمڕۆمان ناوی ترامسیۆ پێکاتەکان بریتین لە ئەم جۆرە بسکیتە لە بۆ ئەم جۆرە شیرینی دەبیتن شێرتنی هەر ئەوە بی جۆری دیکەش جۆرە پێتان خۆش بیدەتان بەکاری بینن پێنج دانە زردێنەی هێلکە لەگەڵ پێنیری خست لەگەڵ نیو بەرداغ شەکر قاوە ینی قاوەکە هاراو بیتن لەگەڵ کرێم شێوازی دروستکردنەکەشی بەم شێوەیەکە پێویستمان بەوەیە ئاوی کوڵاو ینی ئەمن زردێنەکەی لەگەڵ شکرەکەی خاص دەکەم بە هەڵمی ئاوەکەی ئەوجا ئێستا تێکی دەدەم یان بەمڵاکی کێشی سپنج یانیش هەر بە حەساری کارەبا ینی بە هەڵمی ئاوەکەی ئەوە ڕەنگەکەی دەگۆڕێتن و پێدەگاتە چکە من ئەو شیرنی ناکەمە ناو فڕن لەگەڵ کرێم و پێنیرەکەی تێکە دەکەم و لە ناو سەلاجەیدا بێنم ئێستاش ئەوە تێکی دەدەم هەتاوەکو ڕەنگەکەی دەگۆڕێتن ڕەنگەکەی هەندێک زەردەکی کاڵ دەبێت ئێستا دەبینن شێوەکەی ئەوها خست بووە ینی هەر لەسەر بخاری ئاوەکەی تێکی دەدەی ناوە تێکی بدا گەرماندی بووی ئەوها دەوەستی ناو بەناو تێکی بدا هەتاوەکو ڕەنگەکەی ئەوها دەگۆڕێت و خەست دەبیتن ئێستا تەواو بووە لەگەڵ پێکهاتەکان دیکە تێکەڵ دەکەیت
بەس دەبی سار بیتەوە هەندێک خۆشەویستان ئێستا ئەو زەردەنە هێلکەکەمان تێکەڵ کرد لەگەڵ شەکرەکە تەواو بوو با سار بیتەوە ئەوەش کرێمەکەی لە بیدایەت ئاماژەم پێ کرد پێویستیەکان چەندە ئەوەش پێنیرە لەگەر قاوەی هەڕاو بەس ئێستا ئەو قاوەیە لەگەڵ ئەو تێکەڵ دەکەم یعنی تقریبا سێ ماکەوە لەگەڵ ئاوی کوڵای تقریبا یەک بەرداغ ئاوی کوڵای بە ئاوی کوڵای جوانتر خەز دەبیتەوە ئەوجا لێ دەگەڕێن هەتا سار دەبیتەوە ئەو کێکی ئەو بسکیتی کە دامانایە پێی چاڕ دەکەین و دروستی دەکەین ئێستا ئەوش با سار بیتەوە لێ دەگەڕێن بەچی سار بەوە خۆشەویستان ئێستاش زەردەنەکە سار بۆ بەتەواوی ئەوە پەنیرەکەی تێدەکەم یعنی پەنیرەکە خەست بیتن کە ئەگەرمانەوێت زۆرە پەنیرێک لە بۆ جۆرە شیرنە یعنی هەندێک خەست بیت تۆن نەبیتن 400 گرام پەنیر پێویستە لەگەڵ کرێمی سائل جیراوە یانیش بەخۆمان دێکرین ئێستا منەوە بەخۆم گریتمەوە کرێم شانتی هەر جۆرە کرێمەک سپی بیتن مثلا ئەگەر تۆز بوو بەخۆمان مثلا ئەگەر یەک پاکێت کرێم لەگەڵ یەک بەرداغ ئاوی سار تێکەڵ دەکەی ئەوە ئێستا من تێکەڵم کردیە هەندێک خەستم کردیتەوە ئەگەریش نا کرێمی سائل هەیە لە مارکت ڤانیلا هەمووی بێتەوە رابان لكريم تكتيكا خۆشەویستان ئێستاش هەمووی ئامادەیە دەمانەوێت دروستیکەین لە بۆ بسکیتێکەکەی مەسەرەن ئەگەر هەبی ئەو شێوەیە زۆر باشە وەگەر نەش بوو دەست نەکەوت لە مارکێت ڕەنگە لە هەم مارکێتێک نەبیتن زۆری بسکیتی دیکە ئەوها هەندەگە سوور بیتن یانیش بەخۆت دەتانی کێشی ئسفنج دروست بکەیت شێوەکەی مەسەرەن بەرزیەکەی ئەو هاتەنی بیتن زۆر بەرز نەبیتن بە کێشی ئسفنج دەتانی ئەو زۆرە شیرنی دروستکەی ئەوجا ئێستا لە ناو قاوەکەی هەندێک تەڕی دەکەین خۆشەویستان تەبەقەی پێویستە یعنی دوو تەبەقەی بسکیت دابنین لەگەڵ دوو تەبەقەی کرێمەکە یعنی ئەو جیراوی کە ئازرمان کردیە تەبەقەی یەکەم ئەوە بسکیتەکەی دابنین ئەو قابل لە ناوی دروست دەکەی یعنی ئەگەر بکرێت جارگۆشە بیتن یان لاکێشە بیتن باشترە
یعنی لە کاتی بڕینەکەی ئەوها جوانتر دەردەچێت. خۆشەویستان، ئەو شیرینەی کە ئێستا دروستمان کرد تەواو بوو لە دروستکردنەکەی، بەس دەبی بکەینە سەلاجە 2 ساعات یان 3 ساعت. دوای ئەوەی هینامەنە دەرێ لە ناو سەلاجە، ئەوجا ئەو قاوەی بۆ درەیە یان کاکاوی بۆ درە، بەس قاوە خۆشترە، دەیکەینە سەر و پارتی دەکەین و تەواو. دوای ئەوە شیرینەکەمان 2 ساعات یان 3 ساعت لە ناو سەلاجەدانا، ئێستاش کاتەکەی تەواو بوو. ئەوجا ئەو قاوەی بۆ درێ یان کاکاو بەس قاوە تامی باشتر و خۆشترە لە سەریدا دەنێن، بە سەریدا دەکەم، بەو شێوەیە بە سەریدا دەکەم. ئێستش ئەوە تەواو بوو بەسەریا کرد، بەس دەمەوێت نەخشێک دروست بکەم لەسەر ئەو قاپەی، چەنگالەکەی بۆ شێوەدا دەنێن. خۆشەویستان، شیرینی ئەمڕۆمان ترامسیۆ بوو، ئەو جۆرە شیرینە ئیتاڵیا. ئەمن ئەو جۆرە شیرینە یەک جار خواردم و دوم جار تاقیم کردەوە، یعنی یەکەم جارە درستی بکەم، بەس زۆر خۆشە و جوانیشە، وادارم سووتان لێ وەرگرت بیتن. تا بەرنامەیەک تر و جۆرەکتری شیرینی بەخواتان دەسپێرم، خواتان لێدەم. بینەرانی عزیز، بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕۆژانەندی هەموو لایەک بێت. تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر لێرەوە پێشخوا حافیزی و ماڵاوایی. زۆر سپاس بۆ بینەریتان، سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە، سپاس بۆ تۆ شەیدا. ڕۆژێکی پڕ لە خێر و بەرەکەت بۆ هەمووان، ماڵتانەوە. خواتان لەگەڵ.